کە باز لە هەرێمی کوردستان دەکەین و باسی قاوارەی سیاسیەکەی کوردستان دەکەین. لە دێر زەمانەوە ژنان بەشداریان کردێ لە گیانە سیاسیەکان هەریەکە بە پێی استراتیژی و پلانی خۆی کە هەیبووە. بۆ نمونە ئەگەر باز لە دامەزراندنی یەکێتی ژنانی کوردستان بکەیت دوای ئەوەی کە ئەنفال ڕوودەداتن، دوای ئەوەی کە ژنان جیاوازیان یاخود جیا دەکرێنەوە لە خێزانەکانی خۆیان، یەکێتی ژنان وا هەست دەکاتن کە کۆمەڵێک ژن یەکڕێک بخەنەوە بلناو کیانە سیاسیەکەی تەنها بەشە کۆمەڵایەتیەکەی نەبیتن یەکێتی ژنانیان دروست کەواتە ژنان لە دێر زەمانەوە چ بە هێرشی چەکداری بتن، چ بە هێرشی کۆمەڵایەتی بتن، چ بە شۆڕشەکانی چەکداری ئیشیان لەسەر کردیا. لێیە بەشداریکردنی ژنان لە سیاست بە بەشداریەکی زۆر کارە دەبی دەستنیشان بکرێتن لە هەموو کیانەکان. ئجا ئایا چ ژن بیتن لە ناو سیاسەتی حکومڕانی بیتن، چ ژن بیتن لە ڕێکخراوەکان بیتن، چ ئەو ژنانە بیتن کە خۆیان دەیانەوێتن لە ناو خێزانەکانی خۆیان چکە لە بیرمان نەچێتن هەر شوێنێک کە ژنی لێ بیتن بە دڵنیاییەوە استراتیجێتی پلانی ژنی تێدایە وەکو مێینەیەک کە فکر کاتەوە دوای ئەوە وەکو ژنێک کە بتوانیتن ئیش لەسەر کیانە سیاسیەکان و ئیش لەسەر بکاتن کە ئەو شوێنەی تێداتی ڕێکی بخاتن. کە باز لە پارتە سیاسیەکان دەکەین دیارە هەر پارتە سیاسی خۆی پەیڕە و پرۆگرام و بەرنامەی تایبەتی خۆی هەیە. من بەش بە حاڵی خۆم باز لە پەیڕە و پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم. لە ناو پەیڕە و پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە ئاشکرا باز لە ڕۆڵی کارای ژنان دەکاتن. دەبینین ژنمان هەیە ئەندامی سەرکردایەتیە، ژنمان هەیە ئەندامی مەکتەبی سیاسیە، ژنمان هەیە لە ناو ڕێکخراوەکانە و سکرتێری یەکێتی ژنانە، ژنمان هەیە وەزیرە، ژنمان هەیە بەڕێوەبەری گشتیە، ژنمان ڕێگاپێدان بە ژن وا دەکاتن کە ئابووری سیاسی و ئابووری کۆمەڵایەتی و ئابووری نەتەوەیمان بەرەو پێش بڕواتن. لە ناو حیزبە سیاسەکانی شەیە بەڵام شان بەشان لەگەر یەکتری دەتوانن هەماهەنگی و هاوکاری زیاتر لەگەر پیاوە بکەن، چونکە ژن و پیاو بەیەکەوە دەتوانن ڕۆڵی خۆیان ببینن. هیوادارم بتوانین پلانێکی زۆر وازەحترمان هەبیتن زیاتر دەستنیشانی ڕۆڵی ژنەکان. وەکو ئەگەر باسی حکوومەتی خۆجێیی بکەین بەڵێ ژنمان هەیە لە ئەندامی حکوومەتی خۆجێیە، ئەگەر باز لە حیزب بکەین بەڵێ ژنمان هەیە لە ناو حیزبە، بەڵام وەکو گوتم هاوکاری و هەماهەنگیەکان پێویستە بە یەکسانی بڕواتن. ئێستا ئەمە باس لە کۆتا دەکەین، دەرین کۆتامان هەیە لە بۆ ژنان کە لە 100 لە ناو پەرلەمان بیتن، لە ناو حیزب لە 125 ئەی کووا بکرێتن ئەو کۆتایی کە باسی دەکەین زیاتر بکرێتن لەوەی زیاتر ڕۆڵیان بدرێتن، زیاتر ژنان دەستکراوەتر بکرێتن، بەوەی نا کە بڵێن لە کاتی بۆ نمونە هەڵبژاردنەکان دەرێن ژنان خۆیان منافسی ژنن بە منافسی پیاوی دانەنن. دەبێ هۆشیاریەکی زیاتر بکرێتن هەم لە مابەینی ژنان و لە بۆ ژنەکانیش هەم لە عینن کاتیشا بۆ ئەو کەسانەی کە ئیش لەسەر استراتیجی و پلانی حیزب دەکەن لە کاتێک لە کاتەکان کە پێویست دەکاتن ڕۆڵی ژن زیاتر دەستنیشان بکرێتن و پلەپای زیاتری پێ بدرێتن بۆی بتوانین کۆمەلگاکەمان کۆمەلگایکی پێشکەوتوی. قەدیمی بوون تەنها لە بۆ ژنان نا لە بۆ پیاوانیش پێویستە، بەڵام کە دەرێین ژنێک هۆشیارە، ژنێکمان هەیە خوێندەوارە، کە دەرین خوێندەوارە بە معنایەوەی لەوانەیە گەیشتێتە مستەوایەوە کە دکتۆرا بیتن کە ڕئیسی زانکۆیەک بیتن، بەڵام ئەو ژنێک کە هۆشیارە لەگەر ئەکادیمیەکە دەتوانن هاوکار و هەماهەنگی یەکتر بکرێتن، دەتوانرێ ئەو ژنێکە هۆشیاریشە بە ئەکادیمی بکرێتن. بە ئەکادیمی بوون بە معنایەوەی خوێندەوارێکی باش بیتن لە بۆ واقعی حالی کە ئێستا تێدا دەژین، بەوەی کە بتوانیتن بەشداری بکاتن لە هەموو سیاسیەکانی کۆمەلگا، بەوەی کە ژنان بتوانن ڕۆڵی خۆیان زیاتر تاو بدەن. ئەو ئامانجانەی کە ژن دەیانەوێت بیگەنێ تەنها هەر مافەکانێت چکە دەبی لە پێشەوە پێویستیەکانی ژن زەمینە خۆشکردن بکرێتن لە بۆ ژن، ئەجا بینە سەر بابەتێک لەوەی کە بڵێن ژنانیش پێویست دەکاتن وەکو پیاوان بەیەکەوەشان بەشان لەگەر یەک بکەن. کەواتە من لەگەرمەم کە ژن دەبی بە ئەکادیمیش ڕۆڵی خۆی ببینیتن و بەشداری پێ بکرێت. زۆر جار ئەو قسە دەگوترێ و ئێستاش دەگوترێتەوە، بەڵام وەکو لە پێشتر ئاماژەم پێدا ئێستا بمانەوە نەمانەوێت ژنانمان گەیشتینە ئەندامی سەرکردایەتی، ژنانمان گەیشتینە مەکتەبی سیاسی، ژنانمان گەیشتینە سەرۆکی پەرلەمان. ئەو قسە پێویست بەوەی دەکرێتن کە مراجعەیەکی تازە بکرێتەوە، ژنان خۆیان ڕۆناکبیت زیاتر بکەن، زیاتر هۆشیار بنەوە بۆی بەرپەتی ئەو قسەی بنەوە و دەشتوانین هەڵسەنگاندن بکرێتن لە بۆ ئەو ژنانەی کە وەزیر بووینە کە چۆن ڕۆڵی خۆیان بینیوە، کە چۆن پێشکەوتنیان کردیا، چونکە لە بیرمان نەچی هەموو ژنێک
پلانی استراتیجی خۆی هەیە کە لە ژیانی خۆی دەیەوێت بگاتە چێردەر کەواتەوە خۆی لە خۆیدا بەشداریکردنی سیاسیە لۆ کۆمەلگاکەی خۆمان لێە هیوادارم لێرەوە گەنجانی ژنانمان کچانمان بە تایبەتی کچەکانمان لە ئێستاوە بتوانن لەو شوێنانە و لەو پێگانەیە کە تێیدانە ئەنجا لە خوێندنەکانیان بیتن لە لیە و پەیمانگاکانی خۆیان بن بتوانن ڕۆڵی خۆیان زیاتر ببینن لە سیاست وەکو گوتم ئەنجا ئەگەر سیاسەتی ناو حیزب بیتن ئەگەر سیاسەتی ئابووری بی ئەگەر سیاسەتی کۆمەڵایەتی بیتن ئەگەر سیاسەتی هەموو بوارەکانی دیکە بتوانن خۆیان ڕۆشە بیرکەن ئەوە تا لە گەرژنێکی میدیاکان لێرۆکانەوەستایم کەەوەش بەشێکە لە سیاست چکە لە بیرمان نەچیتن کە باز لە سیاست دەکەین هەموو جومکەکانی ژیان دەگرتەوە کەواتە ژن لە هەمویان بەشدارە بەڵام پێویست بەوەی دەکرێتن کە زیاتر هۆشیار بین زیاتر خۆمان بینە پێشەوە نەک یەکێکی کە بیرمان پێشەوە ئەویش بەوەیە کە بە ئەکادیمی بکرێن وەکو جەنابەت گوتت بەوەی کە خۆمان زیاتر هۆشیار بکەین زیاتر ئەسپی خۆمان تاو بدەین لە ناو کۆمەلگاکەی خۆمان لەوەی زیاتر پێشکەوین.